بەڵێ دەمانوێت گفتوگوی زیاتر بکەین بێگومان خەڵکێکی زۆر ئەوێت لەم خێرە گەورەیە بەشدار بێت بەڵام با شێوەیەکی تەندروست و سەلامەت کاتێکە گۆشتەکەی کردە خێرەکەی ئەوەندەی تر زیاد بکات کە گەیاندیە دەستی ماڵەیەک تووشی هیچ نەخۆشیەک تووشی هیچ کێشێک نەبوون بۆ خۆتان دەزانن کە بابەتی تای خوێنبەربوون یەکێکە لەو نەخۆشیە مەترسیدارانەی کە لە ڕێی خواردنی گۆشتی ئاژەڵەوە توش ئەبێت جا ئەمانوێت بزانین کاری سەربڕخانەکان چۆنە بێت بۆچی ئەبێ هاوڵاتیان لە سەربڕخانەکان ئەو قوربانی کە دەیانەوێت بیکەن لەوێ ئەنجامی بدەن و پرۆسەکانی ئەم بابەتە زیاتر قسەی لەسەر بکەین لەگەڵ دکتۆر سەرکار سوورچی گوتەبێژی وەزارەتی تەندروستی بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکانی قوربانیکردن و خۆپارێزی لە تای خوێنبەربوون گفتگۆی زیاترەکەم. دکتۆر جەژنتان پیرۆز بێ و ئەم کاتت باش. پێش هەموو شتێک بۆ ئەبێ هاوڵاتیان لە سەربڕخانەکان گۆشتەکانی خۆیان یاخود ئەو ئاژەڵانە قوربانی بکەن بۆ وەکو ساڵانی تر هەر کەس و لە ماڵی خۆی لە بەردەرگای خۆی نەیکات. بەڵێ سەرەتا سڵاو ڕێز بۆ جەنابێت جەژنی قوربان لە جەنابتان و لە بینەرانی کوردستان بیست و سار و هەروەها لە هەموو موسڵمانانی کوردستان و لە جیهان پیرۆز دەکەم هیوادارە بجەژنی خێری خۆشی بێت بۆ هەموو لایەک. سەبارەت بە پەتای خوێنبەربوون و پرسیارەکەی جەناب سەبیعی ئێمە لە ساڵانی ڕابردوو کاتێک کە قوربانی دەکرا لە ماڵەوە بەڕاستی پەتای خوێنبەربوون بەو شێوازە بڵاو نەبوویەوە بەڵام ئێستا کە لەم چەند ساڵی لەم یەک دوو ساڵی ڕابردوو لە کاتی هاتنی جەژنی قوربان هەروەکو جەنابیشتان دەزانن وەکو ئەرکێکی ئاینی و کولتوریشی ئاینی لە نێو کۆمەلگای ڕۆژهەڵاتی بەگشتی کوردستان بە تایبەتی خەڵک قوربانی دەکاتن بۆ ئەوەی خێری پێبگاتن. لەم ساڵدا بە تایبەت لە ئێستادا دوای ئەوەی کە چەند حاڵەتێکی پەتای خوێنبەربوون لە پارێزگاکانی کوردستان تۆمار کرد ئێمە وەکو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بە پێویستمان زانی کە نۆ ڕێنمای تایبەت دەربکەین بۆ ئەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەو پەڕی با بڵێن تەندروستی و مامەڵە لەگەڵ سەربڕینی ئاژەڵ بکەن. دیارە یەکێک لەو هۆکارانێکەوەی لە ئێمە کردو وەکو وەزارەتی تەندروستی کە ئێمە ڕێنمای دەربکەن کە تەنیا قوربانی لە سەربڕخانەکان بکەن ئەوەیە کە چونکە پەتای خوێنبەربوون هەیە. یەکێک لە با بڵێن شتە مەترسیدارەکان ئەوەیە کە ئەو ئاژەڵەی هەڵگری ڤایرۆسی پەتای خوێنبەربوونە هیچ نیشانەیەکی نییە. واتە کاتێک کە هاوڵاتیەک خانەوادەیەک بیەوێتن لە دەرەوەی سەربڕخانە بۆنمونە لە ماڵەوە لە کۆڵان لە سەرشەقام قوربانی بکاتن لەوانەیە ئەو واهز بکاتن ئەم ئاژەڵە هیچ گرفتێکی نییە بەڵام لە ڕاستیدا وانە دەکرێتن ئەم ئاژەڵە هەڵگری ڤایرۆسی پەتای خوێنبەربوون بێتن بەڵام هیچ نیشانەیەکی نییە. بۆی ئێمە یەکەم ڕێنمای کە دەرچووە لەم نۆڕێنمای ئەوەیەکە بە هەموو شێوەیەکە قوربانیکردن لە ماڵەوە سەرشەقام و کۆڵانەکان قەدەغەیە. بەڵێ طبیعی ئێمە وەکو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی هاوبەشمان هەیە لەگەڵ وەزارەتی کشتوکاڵ بۆ ڕووبوونەوە و کۆنتڕۆڵکردنی نەخۆشی پەتای خوێنبەربوون. یەکەم شت ئەو ئاژەڵانەی کە هاوردەی نێخوای هەرێمی کوردستان دەکرێن بە تایبەت لە ماوەکانی با بڵێن پێش جەژن دوای ئەوەی کە ژمارێکی زۆر ئاژەڵ هاوردە نێو هەرێمی کوردستان کرا وەزارەتی کشتوکاڵ هەڵدەستێتن بە ڕێکارەکانی خودیارە من نامەوێتن بەنای وەزارەتی کشتوکاڵەوە قسە بکەم بەڵام چونکە پلانێکی هاوبەش لە نێوان هەردوو وەزارەتماندا پشتگیرین دەکرێتن بۆ ئەو ئاژەڵانە دواتر دەگوازرێنەوە بۆ شوێنێک و کارانتینە دەکرێن بۆ ئەوەی دڵنیا بنەوە کە هیچ نیشانێکی ئەم نەخۆشیان تێدانێت لە سەربڕخانەکان دواتر ئاژەڵەکان لەوێ دادەنرێتون و بەجێبەجێکردنی یەکە بێکی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی ئاژەڵەکان سەر دەبڕن. یەکەمن ئاژەڵەکان پشکنینیان بۆ کراو بۆ ئەوەی دڵنیا بن کە هەڵگری ئەم ڤایرۆسە نینی دواتر ئەو قەسابانەی کە کاری با بڵێن کوشتنەوەی ئاژەڵەکان دەکەن پێویستە هەموو جلوبەرگەکانی خۆپارێزی و ڕێنماییان لەبەر بێتنەویش کە بریتە لە دەستکێشی لاستیک و جلوبەرجی کە پێ دەڵێن پیپی واتە جلوبەرگی خۆپارێزی و پێش ئەوەی ئاژەڵەکان سەر ببرێن ئێمە تیمەکانی چاودێری تەندروستی بە هەمانگی لەگەڵ پزیشکانی ڤێتەرنەری و با بڵێن سەربڕخانەکان ئێمە شوێنەکە بە قڕکەر بە مادەیەکی قڕکەرە شوێنەکە دەڕشێنرێتن بۆ ئەوەی ئەگەر ڤایرۆسێکی شەبێتن و گەنەیەکی شەبێتن هەڵگری ئەم ڤایرۆسە بێتن بۆ ئەوەی نەخۆشیەکە چۆن بڵێن نەگوازرێتەوە و دواتریش بۆ هەموو ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی وەکو خۆی جێبەجێ دەکەن ئینجا گۆشتەکە سەر دەبرێت و دواتریش دەگوازرێتەوە بۆ مارکێتەکان و خەڵک قوربانی لەسەر دەکەن. باشە دکتۆر ئەوەی کە ڕێنمایی بێ بۆ هاوڵاتیان چییە؟ ئەوەی کە گۆشتەکە وەرئەگرێ گۆشتە قوربانیەکەی بۆ ئەڕاد یاخود گۆشتێک لە مارکێتێک ئەکرێت بۆ ئەوان ڕێنمایەکان چۆن چۆنین کە خەڵک بزانێت ئەم گۆشتێکی هێنایەتەوە بۆ ماڵەوە بە چ شێوەیەک دروستی بکە و لێ بنێ بۆی کە هیچ کێشێکی بۆ دروستەکان مەبەستم لە ڕووی کوڵانێتی یاخود لە دانانی لە شوێنێکە سارد بێ فێن بێ ڕێنمایەکان بۆ ئەوان چییە؟
بڵێ من زۆر سپاس جەنابەت دەکەم بەڕاستی کەم پرسیارە تووروژاند دیارە یەکێکی تر لە پلانەکانی وەزارەتی تەندروستی حکوومەت هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوە و کۆنتڕۆڵکردنی نەخۆشی پەتای خوێنبەربوون ئەوەیە کە ئێمە ڕێنماییمان بۆ خەڵک داوە وەکوها پەیامێکی هۆشیاری دیارە ئێمە هەندێک گروپن کە مەترسی پەتای خوێنبەربوونیان زیاتر لەسەرە بە بەراورد بە هاوڵاتیانی ئاسایی بۆ نمونە ئەو کەسانێک کە ئاژەڵدارن قەسابەکانن کارمەندانی تەندروستین و ئافرەتانی ماڵەوە ئەم چوار کەسە ئەم چوار گروپە بە بەراورد بە هاوڵاتانی دیکەی ئاسایی زیاتر مەترسی توشبوونیان بە پەتای خوێنبەربوون لەسەرە ئێمە ڕێنماییمان بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوە یەکەم شت کاتێک کە گۆشتێک لە مارکێتێک ئەکرن پێویستە دڵنیا بن لەوەی کە ئەم گۆشتە سەرچاوەکەی زانراوە چۆن تۆ دەزانێت ئەم گۆشتە سەرچاوەکەی زانراوە ئاژەڵەکە پشکنینی بۆکراوە ئەم گۆشتە تەندروستە ئەم گۆشتە لە مارکێتەکان دەفرۆشت پێویستە مۆر یاخود ختمی کوشتارگەکانی پێوە بێت هەر گۆشتێک کە مۆر یاخود ختمی کوشتارگەکانی پێوە نەبێت لێرەوە داوە لە هەموو هاوڵاتی هەرێمی کوردستان دەکەین کە ئەم گۆشتە مەکڕن بۆیە ئەو گۆشتانێک کە لە مارکێتەکان دەفرۆشن پێویستە یەکەمین شت مۆر یاخود ختمی کوشتارگەی پێوە بێتن و کاواتە ئەمە دڵنیایی دەداتە هاوڵاتیان کە ئەم گۆشتەی لەم ئاژەڵەوە دەست کەوتووە بە هەموو پشکنینەکانی تەندروستی و ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی تێپەڕێ و گۆشتەکە سەلامەتە ئینجا دوای ئەمە هەروەکو من لە سەرەتا عەرزی جەنابتم کرد یەکێکی تر لەو کەسانی کە با بڵێن مەترسی زیاتری توشبوون بە پەتای خوێنبەربوونی لەسەر ئافرەتانی ماڵەوەی خانمانی ماڵەوەن بەتابەت خۆتان دەزان کە ئێستا جەژنە قوربانی زۆر دەکرێت گۆشت زۆر لێ ئەندرێتن پێویستە ئەو ئافرەتەی کە گۆشتەکە ورد دەکات و ئامادە دەکات بۆ چێشتنان دەستکێشی لاستیکی لەبەر بکاتن نابێت دەستی برین و شتیوای تێدا بێتن و ئەو تەختەی کە بۆ لەتکردنی گۆشت بەکاردێنێتن نابێت بۆ لەتکردنی زەڵاتە و دروستکردنی سەوزەوات بەکاربێنێتن ئەو چەقۆی کە تۆ گۆشتی ئاژەڵی پێورد دەکەی و ئامادە دەکەی بۆ چێشتنان نابێت هیچ شتێکی تر بۆ نمونە چەماتە و خیار و ئەم بابەتانەی تری پێ ورد بکای و دوای ئەمە پێویستە ئەو تەختەیە کە گۆشتەکەی لەسەر لەت کراوە ئەو چەقۆ و باڵێن ئامرانەی کە بۆ لەتکردنی گۆشتەکە بەکار هاتووە پێویستە دواتر زۆر جوان بە سابوون و بە ئاو بشێن و ببرێتە بەرخۆردا بنرێتن بۆ ئەوەی کاتێک شتێکی تر لەسەر ورد دەکەی با بڵێن لە ڕێی ئەم چۆن بڵێ ئەم پرۆسێسەوە ڤایرۆسەکە نەگوازێتەوە ئێمە جگە لەمەش با بڵێن لە ڕێی بە هاوبەشی نێوان تیمەکانی چاودێری تەندروستی و پزیشکانی ڤێتەرنەری ڕێنمای تایبەتمان پێداوە کە لە کاتی لە سەربڕخانەکان با بڵێن ئاژەڵ سەر دەبڕێت و دەتلەت دەگرێتون و بۆ ئەوەی گۆشتەکە بگوازێتەوە بۆ مارکێتەکان پێویستە من لە سەرەتای قسەکانیشمدا ئاماژەم پێدا کە پێویستە جلوبەرجی خۆپارێزیان لەبەر بێت دەستکێشیان لەبەر بێتون ئەو شوێنە بە قڕکەر بە مادەی قڕکەر بڕشێنرێتن بۆ ئەوەی ئەگەر خوانە خواستە ڤایرۆسەکە یاخود گەنەیەک هەبوو کە هەڵگیری ڤایرۆسی پەتای خوێنبەربوونتن لە ناو ببدرێتن ئەمە بەگشتی ئەگەر من بڕوام وە ئەگەر ئەم ڕێنمانەی وەزارەتی تەندروستی وەکو من لە سەرتاش باسم کرد نۆ ڕێنمایی هەبوو ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکەتن و هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بن بەڕاستی زۆر ئەتوانی بە ئاسانی کۆنتڕۆل بکەین و خاڵێکی زۆر گرنگی ئەگەر ئیجازەم پێ بدەیت زۆر بەکوت ئەمەوێ باسی بکەم ئێمە وەکو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی ئەوقافەوە داوامە لە مامۆستایانی ئاینی کردووە کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنە لە خوتبەی جەژن ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بدەن بە نوێژ خوێنان و هاوڵاتیان بۆ ئەوەی جێبەجێ بکەن و لەم پەتانەگریسە بدون. زۆر باشە دکتۆر پرسیارێکی تر ئەوەی کە زۆر گرنگە و زۆر جار ئەمە باسەکرێت لە ناو خانمان لە ماڵەوە ئەڵێن بەشێکیان ئەڵێن بۆ ئەوەی کە دووربین لە پەتای خوێنبەربوون یەکەم جارە بێ گۆشتەکە بشۆرێتەوە ئینجا بخرێتە بەفرگرەوە یاخود لێ بدرێت پێشەوەی کە لێ بدرێت بە چەند کاژمێ هەنێکیشیڵە نەخێر با بمێنێتەوە نەشۆڕێتەوە لەم ڕۆوە هیچ زانیاریەک هەیە کە بۆی لە پەتای خوێنبەربوون زیاتر ئێمە بە دوورکەوین ڕێنمایەکان باشتر ئەنجام بدەین. بەڵێ بەر لەوی من وەڵامی ڕێک پرسیارەکەی جەنابەت بم و ئەمەوێتن دڵنیای بدەمە جەنابەت کە ئەو گۆشتە پێش ئەوەی نەک هەر تۆ لە بەفرگردا بن یاخود بیشۆیتەوە ئەو کاتێک کە تۆ گۆشتەکە دەکڕی ئەگەر مۆر یاخود ختمی کوشتارگەی پێوە بوو کەواتە گۆشتەکە سەلامەتە چۆن تو ئەزانی سەلامەتە ئەگەر ختمی کوشتارگەی لەسەر بوو کەواتە ئەو ڕێنمانی کە لە دەرەجەی قسەکەمدا باسم لێوان کردواتە ئەم گۆشتە کاتێ ئاژەڵەکە سەر بدراوە پشکنینی بۆ کراوە دوای ئەوەی لەسەر برخانەکان بە جێبەجێکردنی یەکەی بێکی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی مامەڵەی لەگەڵ کراوە ئینجا دواتر هەڵگیراوە لە شوێنێکی تایبەت دواتر گوازراوەتەوە بۆ مارکێتەکە ئەگەر گۆشت ختم یاخود مۆری کوشتارگەی لەسەر بوو گۆشتەکە سەلامەتە کەواتە بە
و هەموو ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی گۆشتەکەش پشکنینی بۆ کراوە ئینجا هاتوتە ماڵەوە بەڵام لێرە ئێمە هەر دووبارە وەکو چۆن بڵێ ها بۆ ئەوەی زیاتر بە دووربین و زیاتر سەلامەت بین بڵێ چۆن بڵێ دڵنیا بینەوە بڵێ کاتێک ئافرەتانی ماڵە گۆشتەکە دەکردن سەرەتەوا باشترە بۆ ماوەی چەند کاتژمێرێک لە بەفرگردا هەڵی بگرن دوای ئەوەی کە لە بەفرگردا هەڵیان گرت و دواتر گۆشتەکە بێنە دەرەوە لە کاتی شوشتنەوەی گۆشتەکە پێویستە دەستکەیشیان لەبەر بێت و نابێ هیچ برینێک لە دەستیاندا هەبێتن و لە کاتی شوشتنەوەی گۆشتەکە و لەتکردنی گۆشتەکە و ئامادەکردنی بۆ کێشتنان ئەو ئامرانەی کە بەکار دێنرێتن نابێت هیچ خواردنێکی تری پێ لەت بکرێتن یاخود ئامادە بکرێتن و تەنیا هەندێک تەختە و چەق و ئەم بابەتانە تایبەت بکرێتن بە لەتکردن و ئامادەکردنی گۆشتی سوور بۆ ئەوەی دڵنیا بنە و سەلامەت و پارێزراوە. زۆر باشە دکتۆر وەکو دوا پرسیار وەکو دەمێت وەکو ئامارێک ئەگەر لەلاتان بێت لە حاڵەتەکانی تای خوێنبەربوون لە کوردستان بە شێوەیەکە چەند حاڵەت هەیە چەند کەس توش بوونە بۆ حاڵەتە و چەند کەس گیانیان لەدەستاوە؟ بەڵێ سەبارەت بە ئاماری توشبوون بە پەتای خوێنبەربوون ئێمە لە ساڵی 2024 واتە لە سەرەتای دەستپێشیام ساڵە ساڵی 2024 تاکو ئەم لە حەزەی من قسە بۆ بەڕێستان دەکەم ئێمە تەنها 3 توشبووی پەتای خوێنبەربوونمان تۆمار کراوە لە هەرێمی کوردستان واتە لەم ساڵدا لە ساڵی 2024 تەنها 3 کەس تووشی پەتای خوێنبەربوونە لە تەواوی هەرێمی کوردستان دیارە دوو لە توشبووەکان بەداخەوە لە شاری ئاکرێ بوون کە لە ماوەکانی ڕابردوو دوو ئەندامی یەک خێزان بوون و پیشان ئاژەڵداری بۆ مامەڵەن لەگەڵ ئاژەڵدا کردووە بەداخەوە یەکێکیان وەفاتی کرد بەڵام ئەوەی دووەم یان دوای وەرگرتنی چارەسەری پزیشکی پێویست سوپاس بۆخوا تەندروستی باش بوو دواتر گەڕایە ماڵەوە ئەمە دوو توشبووی سێیان پێش دوو ڕۆژ واتە دوێنێنە پێرێ دوو ڕۆژ بەر ئێستا لە شاری سلێمانی پیاوێکی تەمەن مامناوان کە پیشەی ئاژەڵداری بە تووشی پەتای خوێنبەربوون بووە و ئێستا لە شاری سلێمانی چارەسەری پزیشکی پێویست وەردەگرێتن و من هەر ئەمڕۆ تەلەفۆنم کردووە و چۆن بڵێ بۆ ئەوەی لە تەندروستی ئەم هاوڵاتە دڵنیا بینەوە سوپاس بخواتە ئەم لە حسەی تەندروستی ئەم هاوڵاتیە جێگیرەوە چارەسەری پزیشکی وەردەگرێتن واتە توانم بڵێن ساڵی 2024 بە بەراورد بە ساڵی 2023 بەڕاستی ژمارە توشبوون زۆر کەمی کردووە و ئینشاڵڵا هیوادارین هێشتا کەم بکاتون بەڵکو هەر نەمێنێتن و من لێرەوە لە سۆکەی کوردستان بیسارە داوا لە هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستان دەکەم ئەگەر ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو خۆی جێبەجێ بکەن من دڵنیام زۆر بە ئاسانی ئەتوانین ئەم نەخۆشیە کۆنتڕۆل بکەین و بەسەدا تێپەڕین و من دووبارەش دەکەمەوە سەبارەت بە ئامار لە ساڵی 2024 تا ئەم لەحظەیە تەنها 3 کەس بە پەتای تای خوێنبەربوون تۆمار کراون. بەڵێ مە دەستخۆشیت لێکەین دکتۆر سەرکار سوچی دەستیەوە خۆش بێ گوتەبێژی وەزارەتی تەندروستی بە هیوای تەندروستیش بۆ هاوڵاتیان سوپاس کە لەگەڵمان بوویت.